ئێمە ئەم جارە ئەم بابەتەمان ئامادە کردووە لەسەر کڕی کارەبا. هاوڵاتیان زۆر جارەڵێن وار و وێخمان هاتووەتە دەرەوە بە دەست کڕی کارەباوە. هەندێکیشان ئەڵێن ئێمە مەعاشەکەمان بەشیەوە ناکات کە مانانە نرخی کڕی کارەبار زۆرە و مانانە بڕێک پارە لە مەعاشەکەمان یاخود لە موچەکەمان ئەین بە کڕی کارەبایە. هەندێکی تریشیان ئەڵێن بەڵێ کڕی کارەبا کریکی ئاساییە و ڕەنگە زۆر جار تۆ زیاد مەسرفیکی لە کارەبایە بۆیە مانانە ئەوەنە بووێتەوە. ڕای جیاواز هەیە لەسەرم بەرنامەیە. هاوڵاتیان خۆیان ڕای جیاوازیان هەیە لەسەر کڕی کارەبا. بەڵام ئێمە بەر لەوەی کە ڕای هاوڵاتیان وەرگرین هەندێک ماڵ هەیە ئەڵێن 357,000 بواتەوە و هەندێک ماڵی 400,000 و هەندێک ماڵی 1 ملیۆن قەرزاری کارەبایە. ئاخۆ حکوومەت پلانی چییە بۆم قەرزانە؟ ئاخۆ لە هاوڵاتیان خۆشە بێت خەڵکێک ئەڵێ بە حکوومەت لە هاوڵاتیان خۆش بێت چونکە ئەو خاوەنی سەرمایەشی زۆرە کەنەوتە. بەڵام بۆچی لە هاوڵاتیان خۆش نابێت؟ خەڵکێکی تریش هەیە ئەڵێت کاتێک کە حکوومەت ئێمە ئاگامان لەوە نییە کە چی دەستەکەوێ بە ئەوانیش لەو کڕی کارەبایی کە هاتوۆتەوە بۆ هاوڵاتیان لەوە خۆش بن. ئێمە لەم بەرنامەیە ڕای جیاواز وەرەگرین لەسەر هەردوو ڕاو جیاوازەکە کە کەسانێک هەیەڵێن کڕی کارەبا باشە و کەسانێک تریشێڵن کڕی کارەبا زۆر زۆرە و نرخەکەی زۆر زۆرە و بەپێی توانای خەڵک نیە. لەگەڵمانە بن لەسەر کڕی کارەبا ئەدوین. مەسەلەی پارەی کارەبا بۆ بە پارێکی خەیاڵی زۆرمان بۆیێتەوە زۆر نزیکەی 700,000 من بۆ هاتوۆتەوە. پارەی کارەبا عیبینەوە بۆم کە هاتوۆتەوە بۆم. دوو جا پارە کارەبا بێت. ڕێژێکی کەم کارەبا سەر دەکەیت و بەڵام بەڕاستی پارێکی زۆر بێتەوە لە پارەی کارەبا ئیترەوە نیسپیە شتەکە. ئەڵێن یاڵە وەرە کڕی کارەبا ئەڵێ هەنی لە ماڵەکۆ کارەبا ئەدەن هەر کارەبا ئەسڵا هەنیە لە ماڵ ئێمەیشە. پارەی کارەباتان بواتەوە؟ بەڵێ زۆرمان بۆ هاتەوە. نزیکەی 700,000 من بۆ هاتوۆتەوە. بۆ چەند ماڵ؟ خرازان بۆ 5 مانگ ئەو نابێت. 5 مانگ قەرزاری. بەڵێ کیت بۆ کەسێک کە کرێکی بێ زۆر زۆرە. مە خۆم کەسێکم کرێچیم لە هۆدۆ هەیوانێکم مانگی 275,000 ئایا زۆر نیە 700,000 بۆ بێتەوە؟ وەڵاهی زۆر خراپین. بۆچی زۆر خراپ؟ زۆرمان بۆیێتەوە زۆر زۆرە بەڵێ ملیۆنێک و 65 چەند ماڵ قەرزاری؟ وەزانیا 6 حوتە ئەم پێوەرە زیرەکەوای کردووە ئەم پارێ زۆریێتەوە جاران تۆ زۆریش سپلێت بەکارێناشتی بەکارێنە ئەوێ پارە و بەجارێ بۆ ناهاتەوە حکومەت خۆی بچێتەوە بزانێ شتێک کە قازانجی هەردوو لایەتیا بێ ناهی هاوڵاتی بەجیا و هینی خۆشی بەجیا بزانێ شتێکی وا بکات. ئایا تۆ مەعاشی تۆ بە شێوە ئەکا کە مەسن پاری کارەبای لێبی؟ بەتەکید لەگەڵ کڕی کارەبایە لە چیایت؟ وەڵاهی زۆر خراپین. دوو جا پارە کارەبا بێت. جارێک بۆ مۆلیدا جارشگام کارەبای حکومی. مەسەلەی پارەی کارەبا بۆ بە پارێکی خەیاڵی یعنی کولفەیەکە لە کولفەی نەوتەکە زیاترە کە معاشێک هەمووی لە حکومەتی عێراقیەوە بێ بۆ مۆزەفەکانە ئێم پارەی بۆ کوێ چێت لە چیا سەرفەکرێت. بەحەقیقەت لە چاو ئەم وڵاتەیە لە چاوینی داهاتی ئەم وڵاتەیە بۆ شێوەی حەق نییە ببێت. وەڵاهی منیش پێم وایە زۆرە خەڵکیش فەقیرە ئیمڕۆ دیارە ئەمە بڕێکن بڕێکی فەقیر و بڕێکی دەوڵەمەندەوەوانە ئەبێ مساعدەی فەقیریش بکەن بەڕاستی. ئیمڕۆ زۆر میویمە ئینسان لەم حکومەتەیە یارمەتی فەقیرەوانە بدەن بەڕاستی. پارەی کارەبا عیبینەوە بۆم کە هاتوۆتەوە بۆم. چەندێکە بۆ؟ 30,000 بۆ هاتوۆتەوە. ئەو شتانی کە هەمە زۆر سەرم ناکە هەموو جەمیدێ و غەسالێ و ئەمانەیە. شەرەوەنی هەیە کەچی زۆری بۆێتەوە. وەڵاهی جایتر بڵێم چی ساعاتەکەی غەڵەتە. دەبێت ساعاتەکەی غەڵەت بێت. هەموو عالەمە ساعاتەکەیان غەڵەتە؟ شەر نییە. شەر نییە هەمووی غەڵەت بێت بەڵام ئەوەی کەوا هیچی نەبێ بۆی هاتبێتەوە غەڵەتە. پاری کارەبا؟ نازانی؟ ئەو کاتی کە کەسێک لە دەرگای ماڵەکەتانە بەیانیان زوو ئەگەر دەرگاکەی لێ بکەیتەوە ئەوە وەرەقەیەک تیا دەدەست کە کڕی کارەبایە یاخود کڕی کارەباکە ئەخاتە شوێنێکی دەرگاکەوە پێتان ئەڵێت تکایە پاری کارەباکەتان سڵاوتانە بێت چۆنیت؟ ئێوە سپلیتیشتان هەیە باشە؟ نرخی کارەبا چۆنە لەم وڵاتەیە؟ باشە بەڕێی من باشە. چۆنن؟ پارێز زۆرتان بواتەوە کارەبا؟ بەڵێ چۆن کەمتان بواتەوە؟ هێ باشە سیمان بۆیە و چلمان بۆیە و باشە ئەمە؟ باشە شکر ئەی چی بکەین بە پێی ئەوە بەخوا زۆر هێڵیشی ناکەین سبلێت.
وەڵام من لەم گەڕەکەنی میوانم ئەرە وەڵام من دوو مانگەنەوە 2000 بواتە توانێت لە توی مەریکی هەستێکی خەڵکەتوانێت داهاتی خەڵک مەسەن ئەوەیە کە بتوانێتەوە هەزار نەوەڵا نەوەڵا هەمووی ئامەڵێن زۆرە هینی کارەبا چی بکرێ باشە وڵات چی بکەین حکومەتەکەمان با یارمەتیمان بات و بۆمان کەم کاتەوانێ داهاتێکی زۆری هەیە و نەوتی هەیە و دەوڵەمەنین و ئەیوەنی باشە سفر بکرێتەوە یاخود ئەوە تا بکرێ بە اقتصاد باشان یان نرخی کارەبا لە ئەسڵا خۆی کەم کرێتەوە نرخی کارەبا کەم کرێتەوانێ کە پرسیاریشان لەیەکێڵێ کەرتی تایبەتە کەرتی تایبەت چێ تۆ حکومت هەموو هەرچی وەسائلەکان هەیە هەمووی باتە دەست کەرتی تایبەت ئیچ حکومەتێکی پێکرێت ینی کابرایە کەم ئەندامێک مانگی 150,000 هەیە مناڵیشی هەیە مامۆستای بە هەر حاڵ مامۆستای ئەڵێم ڕۆ معاشەکەیان باشترە بەڵام حسابی کەم ئەندامێک باشترکە مەسەن چنێک با بە شیری مناڵەکەی چەندێک با بە میوان بڵێ مەسەفی میوان چەندێک با بە نەخۆشی لەو لاشەوە کارەبا 300,000 دیناری بۆیەتەوە دڵنیاییەوە بە دڵنیایە یعنی من خۆمەرەکەی کارەبام بۆتەوە 280,000 بۆ هاتێتەوە بۆم کراوە بە دوو قیز بەیەک جار بۆم نەبراوە ینی بەجددی ئێمە لەسەرەوە مێوژمانێ لە خوارەوە شەربەتمان لێگرن پرسیارێکە لەکەین سەبارەت بە کری کارەبا کری کارەبا وەکو هاوڵاتێک بەلای تۆ چۆنە ئایا نرخەکەی زۆر یاخود قوربان نرخەکەی زۆرە من وەختی وایە 150 بۆیێتەوە وەختی وایە 200 بۆیێت وەختی وایە 90,000 بۆیێتەوە ئەمە هیچ ڕاز نییە و ئەسڵی نییە هەموو مانگە 100,000 و 200,000 و 50,000 من مخۆم ئیشم نییە تەنها مێردەکەمە ئیشی مارەزەکە ئیتر هێچ ئەگەر سارێ بفرۆشە یان نەیفرۆشە ئینا وەکو ئەوە بژەی جەرمان بەزە سەرەوەیە هیچ شتێکی نانەخێر چی بکات لەم کاتەیە لەم پارەیە خۆش بێت سفری کاتۆ پارەکە یان ئەوە تا ئێوە بیکەن بە ئەقساد باشە بکەین بەقساد باشترە با سفری نەکاتەوە ئەوش حەقی خۆیەتی بەڵام بە شێوەیەک بێ کە ئێمەش بتوانین ئەو پارێمان یانی چۆنڵی پێ بدرێت نەک ئەوە زۆرمان بۆ بێتەوە نەک ئەوە بچین بە نەقدی بین یعنی ئەگەر زووتر ئێمە کەمترمان بۆ بەهاتایەتەوە مانگەکانی پێشووتریش ئێمە بە ئاسانی ئەمانتوانی پارەکە بین وایە بەڵام ئێمە هەموو مانگێک ئەوەمان بۆ بێتەوە ئێمەش ناچارین کە چەندێکمان وات تۆ 700,000 چەندمان 5 بەڵێ ڕزگاری مانی مەسن تۆ 150,000 حساب بکەی با بڵین 150,000 زۆر زۆرە مخۆم لە هەدە هێوانێکم یعنی ئەبێ کارەباکەم چی بێ لەگەڵ کری کارەبای لە چییت والله اعتیادیە بە قوربان باش ینی وەڵا باش ئەی بۆ باش نییە کابراوەنە سەرفەکە کە دەفعیکە پارەکەی کری کارەبای لە چی باشە بە زۆر جار خۆمان زیارڕەویەکەین تاوانی خۆمانی تایە جۆ بە گڵۆپەکان نایەن شەو نایکوژێنینەوانەیە لەگەڵەوەی کە ئێستا کارەبا بە شێویشی باش بوو ڕۆژانە لە 24 سعات کەمتر کارەبای نایرێ بە هاوڵاتیان ڕەنگانێ جار ببڕێت بە شێویشی کاتی سعاتێک 2 سعات بخایێنێت دوای ناوبڕێکە گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمانە